سوپاسگوزارین بۆ بەیانیە جوانەکان، بۆ سروشتی جوانی. گەشتبینین بە پەروەردینەوەکانمان کە خۆشەویستی و لەهاتوویی بەڕێوەی ئەبا. دڵخۆشین بە هەموو شوێنەکانی، شتە گەورە و بچووکەکانی. ئارامی لەناو کۆڵان و شەقامەکانی، ئەو ئاشتەی کە هەستی پێەکەین. ئومێدی پێبەخشین کە هەمومان تێیدا بەیەک گەشتینەوە. بەختەوەرین بە شادیەک کە بەناو کۆڵانەکاندا تێپەڕێ و لەناو ماڵەکاندا لەگەڵی ئەژین. تا مەزروی پێکەوە بوون و قسە خۆشەکانی یەکترین لە هەر شوێنێکی ماڵەکەدا بمانەوێت کۆ بینەوە. هەموو ساتانە ژیانی ئێمەیە لە قەیوان ستی.